ئێرە دەواازەی ڕاپەڕینە، ڕانیەیە ئەو جێگەی کە بووە مەڵبەندی شۆڕش و هەوڵدرا ئاڵای کوردستان بەدەستی جەنگاوەرێکی وەکو ئەمەوە لە کوردستاندا لە سایەیدا دەوڵەتی کوردی بە دوای خۆیدا بهێنێت. لە دەواازەی ڕاپەڕینەوە لە ڕانیەوە ڕاپەڕین کرا دژی حکوومەتی ستەمکاری عێراقی. نیەت لەم ڕاپەڕینە خۆشترکردن و سربەستکردنی زیاتری هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بوو. خەڵکی لێرە بۆیە ڕاپەڕینیان کرد و بوونە یەکەم جێگا و سمبولی ڕاپەڕین لە هەرێمی کوردستاندا، تاکو نەوەکانی داهاتوو لە سایەی ڕاپەڕیندا بەحەسێنەوە. ئێرە ئەو جێگایەیە کە بە مەڵبەندی ڕاپەڕین و یەکەم سەرچاوەی ڕاپەڕینی جەماوەری خەڵک دەستی پێکرد و لێرەوە غیرە درایە بەرتاک بەتاکی کورد کە ڕاپەڕین بکات کە حکوومەتی بەعسی لە ناوچوو ڕابماڵە لە خاکی کوردستاندا. ئایا ئامانجی ڕاپەڕین چی بوو؟ ئایا دەستکەوتی ڕاپەڕین چی بوو؟ ئایا ڕاپەڕین چی بەخشی بەڕانیە و ڕانیەکان و شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ ئەمە ئەو پرسیارەیە کە پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین و بە دوای وەڵامێکی جددیدا بگەڕێن بۆی. ئێرە دەواازەی ڕاپەڕینە و لانکەی شۆڕشگێڕیە. خەڵکی ڕانێ بۆچی ڕاپەڕینی کرد؟ والله لەدەست حکوومەتی بەعس و پەشیمانی ئەوەی ڕاستی بێت لە هەموو شێک پەشیمانی نەمەش. لە چی پەشیمانی؟ وەڵا لەو ڕاپەڕینەی پەشیمانی. ئاخر هۆکار چیوە تۆ پەشیمانی؟ وەڵا جا هۆکارەوەیە کەس خۆ بە سەعابی میلەتی نازانێ و ئەوەیە جۆشەکە. باشە ئامانجی ڕاپەڕین نهاتە دی؟ بەخوا هاتووتە دی شەیدێکی زۆرماندا خوێنێکی زۆر ماڕش بەس خۆ بە خۆ پێک نایان و کەس احترام بە کەس ناکە و کەس احترام بەبوونی کەس ناکە و ئەوەیە مەسەلە. تۆ جەناب بەشداری ڕاپەڕین نەکرد؟ قابل لە چۆن بەشدارمانەکرد لە ڕانیەوە بوو. باشە دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوو؟ وەڵای دەستکەوتەکانی ڕاپەڕین هیچ دیار نییە جارێ. ناوەڵە پەشیمانی لە ڕاپەڕین؟ بەرێ وەڵا پەشیمانی. ئەگە ئاوا بڕوا بەرێ وەڵا پەشیمانی، ئەگەر ئاوا بڕوا ئەگە خوا بکە ساتری ژێم وە تەماشای ڕەحمی خوای گەورە دەکەین و ئەو سەرکردانە ئەگە خۆ بە خۆ پێک بێن و ئەمەش دەستخۆشیان لێ بکەین و بحەسەینەوە تەواو. خۆروا مەرحەبا باشی شکر ئەحواڵت چۆنە؟ خەڵکی ڕانیە بۆچی ڕاپەڕینی کرد؟ بۆ ئەوەی لە دەستی ئەو ڕژەیمە زۆردارانە نەزاتی بی سەرکەوێ. دەستکەوتی ڕاپەڕین چی بوو؟ دەستکەوتی ڕاپەڕین دەستکەوتێکی مێژووی بوو دەست میلەتی کوردکەوت، بەڵام بەهۆی ئەو حکوومەتەی خۆمان یعنی جوابەکی ئەو هاوڵاتیانی نەدایەوە، یعنی چاوەکی بە ژیانی خەڵکی کوردستاندا نەفشاندەوە، خەڵکی کوردستانی پێگوێ خست. کەواتە ڕاپەڕینەکەی ڕانیە خۆشگوزەرانی هێنا بۆ خەڵکی ڕاپەڕین و بۆ خەڵکی بەشەکانی شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان گوزەرانی هێنا تەنانەت بوو مەسئولەکان بوو ئەوانەی سەرۆکی حیزبەکان بوو، بەڵام بۆ کەسێکە نەبوو، هاوڵاتی کەس ئیسفادەی نەکردووە. بەرزای ڕاپەڕین نەکردەوە؟ ئەی چۆن بەشداریم نەکردووە.
پشیمانی لە ڕاپەڕینەکە کردێ لای پەشیمانی و لەبەر ئەوەی ڕژێمێکی زۆردارمان لە ناوچوو ئێستاش چونکە بڵین دەسەڵاتەکە دەسەڵاتیش کوردی خۆمانە پەشیمانین لەوەی بەڵام دەبێت ئەوان بەخۆیان دابێنەوە خۆتاکەن بۆ خۆشان خۆتاکەن و یان یارمەتی ئەو میلەتە هەزار و لێ قەماوە بدەن بەقەدەر ئەو خوێنەی کە ڕژا بەقەدەر ئەو هەوڵی کە خەڵک دای بۆ ڕاپەڕین دەستکەوتی هەبوو وە میلەتی کورد خەڵک بیزانی بە ئەوە نەیدەکرد لە بیداتەکە بیزانی بە ئەوای لێدێ هەر حکومەتەکەی خۆی پێ باشتر بوو لەو ژیانی ئێستاکانە ئێستا کابرا هەیە نان نییە بیخۆ بەخوا بۆ نییە ئێستا عالەم هەیە دەوڵەمەندی زۆر هەیە بەڵام فەقیری زۆریش هەیە ناوەڵە کەسی ئیسفادی نەکرد لەو ڕاپەڕینی بەڕێز سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشە ناوکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنەی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەد هیوا لە شاری سلێمانیەوە بەڕێکەوتین بۆ دەواازەی ڕاپەڕین بۆ شارۆچکەی ڕانیا دەمانەوێ پەیامەکانی هاوڵاتانی ڕانیە و دەواازەی ڕاپەڕین بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە بە ئومێدەوەی پەیامەکان بەدڵی ئێوەی بەڕێز بێت و جێ خۆی بگرێت ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین خەڵکی ڕانیا بۆچی ڕاپەڕینی کرد ئایا دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوو ئایا تۆی هاوڵاتی کە ڕاپەڕی نەکرد تا چەند لە بەرهەمی ڕاپەڕینە خوارد تا چەند پەشیمانیت لەو ڕاپەڕینەی کە لە ڕابڕوودا کردت ئایا ئەو ئامانجەی کە تۆ لە پێناویدا هەوڵت بۆدا هاتە دییاننا ئەم پرسیارانە و چەندەی پرسیاری دیکە لە خزمەتی ئێوەی ئازیز و بەڕێزدا ئاراستەی هاوڵاتیانی دەکەین ئێوە لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان فەرموون وەڵا لەو ڕاپەڕینەی پەشیمانی لە بیداتەکە بیزانی بە ئەوای لێدێ هەر حکومەتەکەی خۆی پێ باشتر بوو لەو ژیانی ئێستاکانە ژەوان نین لەو ڕاپەڕینەی بەڵام لە قەیرانی ئێستادا ژەوانین بەڵام بەداخەوە ڕاپەرین پێم وایە هیچ ئەنجامێکی بەو شێوەی نەبوو وەڵا پەشیمانیم نەخێر بە هیچ کاتێک لێ پەشیمانیم لە بەشدارکردن لە ڕاپەڕین چونکە ئەوە هەرکێکی نیشتیمانیە بۆچی ڕاپەڕینی کرد والله جا دیارە کە ڕاپەڕینی کرد ناڕازی بوو لە هێندێک کار لە هێندێک مەسئول لە هێندێک خەڵک لەسەر ئەوەی ڕاپەڕینی کرد هیچ پرۆژەکان وەکو پێویست نەڕۆشتن بەڕاستی دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوو بۆ خەڵکی ڕانیا والله جا دەستکەوت تەمان دیارە خۆپیا ناتوانانی بڵێ هیچ شتێک نەکراوە شت زۆر کراوە دیارە ئەو شارە بینیمانە پێش چەند ساڵێک پێش ڕاپەڕین شارێکی وێرانە بوو تەمان ئاوادانی زۆر تێدا کراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک تەموعی زیاتر بوو بەڕاستی بەشدای ڕاپەڕینەکە بەڵێ ئارەوەڵا یەکەم کەس موسکە چوومە سەر منەظەمەیە لێرە بووم بڵێ دوایە ئەو ئامانجەی کە خەڵک لە پێناویان تێکۆشی ئەو ئامانجەی کە خەڵک هەوڵی بۆدا لە ڕاپەڕیندا کە لە ڕانیەوە خەڵک شۆڕشی گەورەی بەرپا کرد و حکومەتی بەعسی ڕاماڵی خەڵک بەقەدەر ئەوە سوودی بینی والله دیارە ئەمە میلەتێکی ژێردەستە بووین تەبان لەوەتی هەیندە سەوسینەوە و داگیرکەران ڕاومان دەنێن تەبان سوودمان هەر بینیوە بەڵام خەڵک بەڕاستی حەزی نەدەکرد ئەو شتەی بەو شێوە ببینێ ئەو نەعەدالەتی بەو شێوە ببینی تەنها ئەوەندە دەنا حتممە خەڵک سوودی بینیوە هەر نەبێ ئازادین ڕزگار بووین بەڵام بەڕاستی حکومەت دەبوو زیاتر بەدەنجی خەڵکەوە بێ زیاتر عەدالەت هەبێ زیاتر ئاوادانکردنەوە هەبێ سپاس بەڕێز جەنابەت خەڵک بۆچی ڕاپەڕینی کرد وەڵی لە سەردەمی من نەبووە بەڵام بیست بێتێت لە باو و باپیرانت بۆچی خەڵک ڕاپەڕینی کرد وەڵی لە دژی دەسەڵاتدارەکان بووە هی زەمانی کۆن بەعس بەڵێ خەڵک بەقەدەر ئەو قوربانی کە دای بەقەدەر ئەو ڕاپەڕینە کە هەوڵی بۆدا خەڵک ژیانی خۆش بوو ناوەڵە خۆش نەبوو ژیان هیچ ئێستا سەدان بەتەمەنەکان ئێستا سەدان کەس بۆ دێنم دەڵێ ژیانیەوە کاتی خۆشتر بە لە ئێستا باشە تەنیا ئەمە ئێستا وەکو بەدەری چەند کەسێک پێنج سێ دێ
ڕانێمان بۆ دەکاتە پارێزگا 6 سێ دەبێتەوە ئەوەی خۆمان هەر ڕانی قەدیمە باشە ئەوە چەندین بەرپرسات هەموو ساڵە دەڵێ 6 5 سێ ڕانێ دەبێتە پارێزگا لەگەڵ بوو ئەوە 6 سێ نامێنێ ئەرەوەڵە 24 ساعت پارێزگایە 24 ساعتەکەش نا تەنیا لە سعات 9ەوە بۆ سعات 11 لەگەڵ بوو بە 11 پارێزگاکە نامێنێ ناوەڵە باشە گیان تۆگە ڕۆژە لە ڕۆژان ڕاپەڕێن بکرێتەوە لەم شوێنەیە لە ڕانەیە ئەمە دەوتیاوەکو ڕابرد و ڕاپەڕێن بکەیت ناوەڵە هەر وەک ئێستا دەبێت ئەوانەی کۆن خۆیان بە کوژداوە لە پێ ناوچی هەر وەک ئێستا ئەمەش مەزموعە گەنجێک خۆمان بە کوژدەینەوە بۆچی ناوەڵای ئامادەیم تدانێ وڵی خەڵکی ڕانێ بۆیە ڕاپەڕینێکێ لەبەرەوەی لە ژێر زڵمێکی زۆر گەورەدا بوو ئەم دار ئاوات خواز بوو کە خۆشگوزاریەک یعنی مرتاحیەک بۆ حالەمێ بێتە کایەوە و حالم لەبەری بحەسێتەوە بەڵام لە دوایە مەحلەسەف حالم تووشی دووچاری و قەیرانێکی بوو کە مەسەلا بڵێن کابرا ئێستا ناتوانێت ڕۆژانە بڕوا بۆ شوێنێکی لەبەر ئەوەی لەبەر مشغوڵی کە لەداری ناتوانێت چی لە شوێنێکی سرعاتێکی وەربگری و مرتاح بێ لە دوای ڕاپەڕینی خەڵکی ڕانیەوە ئەم ڕاپەڕینە چ دەستکەوتێکی بۆ خەڵکی ڕانەهێنا ئایا ژیانی خەڵکی گۆڕی واللهی هەتا حەدێکی بۆ پاک و خاوێنی و بۆ نەختێک خزمەتگوزاری تۆزێک باش بوو بەس واللهی لە دوایە تۆزێک حالەمەکە ڕاستی وەگلەی کەوت لەبەر نەداری لەبەر ئەو قەیرانەی وەگلەی کەوت بەشداری ڕاپەڕینە کرد بەڵێ لەو دەرکەوت مزگەوتەی ڕۆژی 8 ساعتەشتی بەیانی بوو کە بەلمی ڕیسکرابوو لێرانە ئەمە ماڵمان لە تەنیشتی مزگەوتێ بوو کە هاتی نەدەرێ هەستێک لە وڵاتی بوو تەماشامان کرد ئەمنەکان هاتن لەسەردا کە تەماشامان کرد بازار تۆزێ ژڵکا کە ژڵکا ئێمەش بەڕاستی ئەو کاتەی حالم دەترسا لە ئەمریش تەبارە توشتیوە تۆزێک برادەر و شتیوان لە دەرکی مزگەوتێ بۆ مەش گوتمان لەوانەیە ئەو ڕشتێکە بێ تۆزێک خۆتان کەناگیرکەن لەبەرەوەی حالەمی فیلار بوو عالەمێکی بێدەسەڵات و فەقیر بوو باشە تۆ پەشیمانی لۆ ڕاپەڕینێکە کردێ واللهی پەشیمانێکەمان دەزانی چۆنە ئەوەندەمان زوڵم لە سەدام حوسێنی دی لەبەر ئەوەی ئەوەندەمان زوڵمان دی و تەرعیل کراین و کە عالەمێکی بێخەتا ئیحدام کرا و یعنی چوو بۆ سزن و نەوع عایلێکی بە شەرەف و بە مسلمان کە گیرا بەبێ سەحابی کە لە سزنەکاندا بوو هیچ کەسێک نەبوو لێ بپرسیتەوە لەو کاتەیدا ئەمە بەڕاستی ئەگە ئەومانە بیدێتەوە ژەوان نین لەو ڕاپەڕینەی بەڵام لە قەیرانی ئێستادا ژەوانین ڕاستی ڕاپەڕین ژیانی خەڵکی نەگۆڕی لە ناخۆشە بۆ خۆش لەبەرەوەی دەزانی بۆچی حالەمەکە ناڵێم گۆڕاوە نەگۆڕاوە لەبەرەوەی زۆرمان زوڵم دی لە زوڵمی سەدام حوسێنی کەس وەفا ئاخی بۆڵ ناکێشی بۆ خۆشی ئەمە بۆیەمان ڕاپەڕین کرد کە بەسەر خۆشیێکی زۆر خۆشیدا بکەوین کەوتن بەسەر خۆشەدا واللهی نەکەوتین ئەنجامەکانمان ناتەدی والله بۆ سەرکەوتنی ئەو خەڵکەی ڕزگارمانێکی ئەو دژمنانە دژمنی کوڕی حیزبی بەعەس ئەو بۆ ڕاپەڕینمان کردووە ئازاد بین بە خۆمان باشە هەنێ بەقەدەر ئەو ڕاپەڕینێک کە خەڵک قوربانی بۆدا خەڵک ژیانی خۆش بوو ئێستا کە کەسکی ژیانی خۆشە ژیان سای ڕاپەڕینە نەحەسایەوە نە والله بعض کەس حەساوەتەوە بڵێنی سەتا هەشتای نەعەساوەتەوە زۆرینەی خەڵک نەحەساوەتە نەخەینەوە بە کەرە کەسە کار و کەسەبەت نێماوە کار و کەسەبەت نێماوە شتێکی پەشیمانی لە ڕاپەڕین تۆ کردێ پەشیمان نیم لە ڕاپەڕین پەشیمان نیم بەڵام نەدەبوو ئاوا باە نەدەبوو ئاوا باە واتە ئەو ئامانجەی کە خەڵک هەوڵی بۆدا نەهاتەدی نەخەیر نەهاتە دی هەزارەها گەنجمان هەیە دێک نیایدە بە خەڵەدە نییە ئەو گەنجە بۆ ڕاپەڕی خۆی بەخوژا ئەگە ئەڕۆکەنی حەسابایە و زاکۆی تواکە تاعین نابێ هەزارها کرێک سڵتەوە سواڵی دەکات هەزارها پیرمە سواڵ دەکات پارەی نییە وەرداکی مزگە دەگەڕ هەزارها ژن زۆڵ دەکات پارەی نییە نیت چی بکە نەبوو ئازادی ئاوا بە دەبوو مادەم ڕاپەڕ نەکردەوە دەبوو ئێمە ینی ئەو کوردستانیمان ئەمن لەسەر غەزنەی ژێرمان هەموو نەوتی ڕەشە هەمووی ئاڵتونە وایە
لە بۆ ئەو خەڵکی ئاوی ئیشنێتەوە تا ئەم کوڕمەیە گەنجە دنیای باخەڵەدا نییە هەزا هەرا هەز گەنجم دەخۆیتەوە کردووە بە پێشمەرجووی ناگرن. ئێرە مزگەوتی گەورەی ڕانیەیە یەکەم شوێن بوو کە لە بڵنگۆی مزگەوتەکانەوە بانگەواز کرا بۆ ئەوەی کە خەڵکی ڕانیا ڕاپەڕین ئەنجام بدەن لە دژی حکومەتی بەعسی لە ناوچوو لەم مێنبەرەوە لەم مزگەوتەوە خەڵکیان کۆ کردەوە و ئامانجی ڕاپەڕینەکەیان هێنایە دی و حکومەتی بەعسی لە ناوچویان ڕاماڵی. مزگەوتی گەورە لە ڕانیەدا گەورەترین ڕۆڵی گێڕا لە دروستکردنی داینەمۆی ڕاپەڕین و ڕاماڵینی ڕژێمی لە ناوچوو. لە هاوڵاتیان دەپرسین ئەم مزگەوتە لە یادگاری تۆدا چیۆنە و چی دەخاتەوە یات و چی بە ئێوە بەخشی. ئێمە زیاتر بەردەوام دەبین و پەیامەکانی هاوڵاتیان لە ڕانیەوە بۆ ئێوە بەڕێز دەگوازینەوە لەگەڵمان بن. وەڵا لەو ڕاپەڕینەی پەشیمانی لە بیداتەکە بیزانی بە ئەوای لێدێ هەر حکومەتەکەی خۆی پێ باشتر بوو لەو ژیانی ئێستاکانە. جوان نین لەو ڕاپەڕینەی بەڵام لە قەیرانی ئێستادا جوانین. بەڵام بەداخەوە ڕاپەرین پێم وایە هیچ ئەنجامێکی بەو شێوەی نەبوو. وەڵا پەشیمانیم نەخێر بە هیچ کاتێک لێ پەشیمانیم لە بەشداریکردن لە ڕاپەڕین چونکە ئەوە ئەرکێکی نیشتیمانیە. لە مزگەوتی گەورەوە بانگەشە کرا بۆ ڕاپەڕین. تۆی لەبیرێ دێ؟ بەڵام من وەبیرم دێ کە لەو مزگەوتەوە ڕاپەڕین دەست پێ کرد و بە ئێمەیان گوت ئەی جوانەکان بە تەکبیری الله ئەکبەر بە تەکبیری الله ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕسوڵ الله بەگز دام و دەستگاکانی بەحسیدا بچن و ئێمە بە تەکبیری الله ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕسوڵ الله بەگشت دام و دەستگاکانی بەحسی لە ناوچوودا چوین. باشە ڕاپەڕین چی بە خەڵکی ڕانیە بەخشی دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوو؟ وەڵات دەستکەوتەکانی وەدی هاتووە دەستکەوت زۆر کراوە نابێ بڵێن هیچ نەکراوە بەس چانیە جوان و لاوەکان محتاج تەزرق نین ئێستا بڕۆ لە وڵاتان دیکە جوان و لاوەکانی وڵاتان دیکە تەزرق و محتاجن. من لە تۆ پرسم بەقەدەر ئەو قوربانێکە خەڵک دای بەقەدەرەوە خەڵک ژیانی خۆشە لە ئێستاە؟ وەڵا ژیانی خۆش نوولی دەبێت داوا لە حکوومەت بکەین داوا لە بەرپرسان حکوومەت بکەین کە کێشەی هاوڵاتیان چارەسەر بکات. لا ڕاپەڕین ئەگەر کرابێتەوان بۆ کراوەگەر ئینسان خۆشگوزارانی و ئازادی بێتەکایە و نەک بۆیەکەوە مەزمایەک دەست بەسەر دەسەڵات و ئەمانەدا بگرن بۆی ژیان ئازاد بێ خەڵک ئازاد بێ و ژیان بەخۆشی بەرنەسەر وڵاتەکەمان ئەوەدام بکەنەوە نەک هێندێکە کاولی بکەن بۆ ئەوەی کراوە. ئەوەندەی کە خەڵک ڕاپەڕینی کرد و قوربانی بۆدا بەقەدەر ئەوە خەڵک ژیانی خۆش بوو؟ نەخێر نەوەڵە خۆش نەبوو نایبینم من بۆ هەندێک لەوانەیە بەس بۆ بۆ مەسوول شتەکانە بۆ خەڵکی عادی نەوەڵا هیچ خۆشی شتێدا نیە نەبینراوە. وڵی بۆ ئەوەی خەڵک ڕانێ بۆەوەی ڕاپەڕینی کرد هەندێک باغەڵیان پێپڕ کردو هەر بۆ بوو بۆ هەموو خەڵک نەبوو. بەڵێ کەواتە ئامانجی ڕاپەڕین کە خەڵکە ڕەشوڕوتەکە کردی نەهاتە دی؟ ناوەڵە نهاتە دی خەڵکە ڕەشوڕوتەکە کردی و هەندێک بەرپرس و مەسوول لێی دەخوا لە بەر بوومەکەی خەڵکەکەش سەیریان دەکات. تۆ بەشداروی لە ڕاپەڕین؟ بەڵێ. پەشیمان نیت؟ بەرێ وەڵا پەشیمانم. کەواتە بەقەدەر ئەو قوربانەی کە خەڵک دای نەیتوانی خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنێ؟ نەخێر ناوەڵە نەیانتوانی بەس وعد حدود بە خەڵک دەدەن و هیچیش ناگەیەنە سەر قسەکان یار هەر وعد دەدەن و هیچ. هەوڵاتیەکەم دوان وتی لە 5 سەیە ڕانی ئەکرێتە پارێزگا و لە 6 سەیە ئەکرێتەوە قەزا. بەڵێ
بەڵێ وایە وعد دەدرێت کە بۆتانەکەین بە پارێزگا لە 5 سیا لە 6 سیاوکە خۆی لێتەوە بەڵێ وایە چەندین ساڵە وعدیانداوە کە گوایە 5 سێ بە بۆنەی یادی ڕاپەڕینەوە ڕانیە بکرێتە پارێزگا هەر وعد عدود و هەر قسیە و هیچی ترنا بەڵێ خەڵکی ڕانیە بۆچی ڕاپەڕێنی کرد کاتی خۆی لەسەر خاکووەتە بەڵێ حکومەتی بەعسی ڕاماڵی وا بوو بەڵێ هەرێوە باشە بەقەدەر ئەو عەزلەی کە خەڵک کێشایی بەقەدەر ئەوەی کە خەڵک ڕاپەڕینی کرد ژیانی خەڵک خۆشە ئێستا بەخوای مام ناوەندیە لە چاوەی وەختی زۆر باشترە ئەو وەختی کەس سایبی ماڵ و حاڵی خۆ نەبوو باشە دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوو وەڵڵا هەیجا دەستکەوتانی بڵم چی بوو تۆ بەژای ڕاپەڕینە کرد ئەرێ وەڵڵا هەتا مووسڵ ئێستا ژیانە چۆنە وەڵڵا هی حەنخان نیشم موچەکە ئەدرێ لە کاتی خۆیە ناوەڵڵا ئێستا نادرێت کەواتە دەستکەوتە ڕاپەڕینە بێت چی بێ بەڵێ کەواتە دەستکەوتی ڕاپەڕینە بێت سوودی چی بێ کە تۆ موچۆ نەدرێتێ وەڵڵا هی ئینشاڵڵا چاک دەبێ بە هیچ نەخۆی خەڵکی ڕانیە و دەفەری ڕاپەڕین بۆچی ڕاپەڕینی کرد بۆی ئازادی بەقراربی و بۆ ئەوە بەقەدەر ئەو قوربانەی کە خەڵک دای بەقەدەر ئەو گەرم و گوڕێک کە خەڵک هەیبوو ئەو تۆڕەبوونە کە خەڵک هەیبوو لە حکومەتی بەعس خەڵک بەقەدرەوە حەسایەوە بەخوای باشە تا ڕادێک خراپ نییە ڕازی لە مۆزم و گوزەران و زروفە ئەوها دەبێ زروفەکە لەبەرەوەی خەیران هەیە و شت هەیە و هەروە دەبێ بەشدای ڕاپەڕینەکە بەڵێ نەوەتویەک شیمان نیت نا خەڵک ژیانی چۆنە ئێستا لێ بەخوای تا ڕادەیەک خراپە بەڵام باش دەبی ئینشاءڵڵا خەڵکی ڕانیە و دەڤەری ڕاپەڕین بۆچی ڕاپەڕینی کرد خەڵکی ڕانیا بۆ ڕاپەڕینی کرد کە لە دەستی ڕژێمێکی چاوسێنە ڕزگاری بێ بەڵام بەداخەوە ڕاپەڕی کرا هێستا ئێمە وەزعی کوردستان باش نییە هێستا وەزعی خەڵک باش نییە بۆی خەڵک بۆی ڕاپەڕینی کردکە بەڕاستی لە هەموو ڕۆکانەوە باش بێ هەم لە ڕووی ئازادیەوە هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی پێشکەوتی کوردستانە بەڵام بەداخەوە ڕاپەڕین پێم وایە هیچ ئەنجامێکی بەو شێوەی نەبوو دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوون وڵا دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوەی دەبین کە ئێستا ئەو وەزعیکە خەڵک تێکەوتووە تەنها ئەوە بوودەنا دەستکەوتەکان تەنها لەگەڵ لە زێر دەستی ڕژێمێکی داپرسەنە ڕزگارمان بووە بەڵام ئەوە نەبوو ئەخۆی ئەوەی کە خەڵکی کوردستان بە عامدڵی خۆش بێت لەبەر وەزع ئابوووریەکەی لەبەر هەندێک هۆکاریکە بۆیە تقریبان دەستکەوتەکانی ڕاپەڕین زۆر لاواز بوو کەمە زۆر ڕاپەڕینە کرد بەدای ڕاپەڕین وەڵاو کاتە بەپی خۆمان کەم یعنی هەندێک وەکو چۆن دەڵێ ئەو کاتە من بەداخەوە منداڵ بووم تقریبان زۆر ئەو بوارەم نەبوو بەشداری بکەم بەڵام بەبیرم دێ کەواتە ڕاپەڕین نەیتوانی ژیانی خەڵک بگۆڕێ بۆ ژیانێکی خۆش نەخێر ڕاپەڕین نەیتوانی ژیانی خەڵک بگۆڕێ نەیتوانی ئەوە بێ کە خەڵک چاوەڕێی دەکرد بەڕاستی خەڵک چاوەڕێی ئەوەی نەدەکرد کە ژیانی بەو شێوەیەکی ئێسای لێ ئێستا وەزعی کوردستان یعنی بۆ نمونە ئەو وەزعێکی ئێستا خەڵک تێکەوتووە ئەنوا کێشە ئەنوا کێشەی کۆمەڵایەتی کێشەی لە هەموو ڕۆکانەوە بەتایبەتی بۆتە کێشە بۆ خەڵک نەخێر ڕاپەڕین هیچ دەستکەوتێکی بە ئەنجام نەگەیاندەوەی کە خەڵک دەویست بۆ کوردێتی بەڵێ دەستکەوتی ڕاپەڕین چی بوو دەستکەوتی ڕاپەڕین ئەوە سەرکەوت لە حکومەت نەما کەوتین حکومەتی بەحسین ڕوخان بەقەدەر ئەو ڕەنجێکە خەڵک کێشای خەڵک ژیانی خۆشە نەوەڵ نەوەڵڵای خۆش نییە چی لە گۆر نەماوەلان سێ چوار ساڵان خۆش بوو بەڵام لە پاش سێ چوار ساڵان هیچ نەماوە هیچ لە گۆڕی نەبوو واتە ئەوەی کە خەڵک هەوڵی بۆدا نەهاتەدی نەهاتەدی ئەوەند و بە سەعاتی و ماڵوێرانی ئەمەندی ومە هیچ ئیسفادەی نەبوو ڕاپەڕینە تەنها حکومەت هێلا چوو حکومەت هاتە شوێنی هیچی تر هیچی دی نەبوو سێ چوار ساڵان خۆش بوو بەڵێ پاشی سێ چوار ساڵان هیچ لە گۆڕی نەبوو وڵا ڕاپەڕین کرا بۆ ئەوەی بە ئاسوودەی بە ئازادی و ژیانێکی خۆش بەرینە سەر بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی کە چاوەڕێ دەکرا نەبووە نییە ئەمان جێ ڕاپەڕین نەهادەدی ڕاپەڕین بەدینە هاتووە وەکو پێویست نییە ئێم وایە وەکو پێویست نییە دەبایە کاری زیاتر کرا بایە بۆ ڕاپەڕینە کرد
بەڵە بەشداریم کردووە پشیمان نیت وەڵا پەشیمان نیم نەخێر بە هیچ کاتێک لێ پەشیمانیم لە بەشداریکردن لە ڕاپەڕین چونکە ئەوە ئەرکێکی نیشتیمانیە. دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوو؟ دەستکەوتەکانی ڕاپەڕین وەڵا هەندێک دەستکەوت هەیە بەڵام ئەوەی کە پێویستە نییە ئەوەی کە شایستەی خەڵکی کوردستانە نەکراوە. ڕاپەڕین نەیتوانی خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنێ لە 100% نەخێر وەکو پێویست نە هەندێک دەستکەوتی سەرەتایی هەیە بەڵام ماشە دەکەی تا ئێستا نەکارە بە باشە ئاو باشەکەوانە خزمەتگوزاری پێویستی سەرەتاین کە پێویستە بۆ خەڵک دابین بکرێ ئەوە وەزعی موچێ هەمومان دەیبینین کە باش نییە موچێ خەڵک باش نییە و وەزعی ئەگەر ژانی خەڵک بەم جۆرە بێت ڕاپەڕین چ سوودێکیە بوو؟ وەڵای ڕاپەڕین بۆ چوونی من ڕاپەڕین ئەرکی نیشتیمانی ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە ینی ڕاپەڕینمان ئێمە بۆیە کردووە کە دەستکەوتی ڕاپەڕین بەروبوومی ڕاپەڕین لە سایدا بحەسەینەوە خەڵکی کوردستان و ڕزگارمان بێت لە هێزی داگیرکەروانە. لە ساڵی لە ساڵی نەوەتی ڕاپەڕینی بۆ کردکە خۆشگوزەرانی بێت و ئازادی و سەربەستی بێتە کایەوە. بەقەدەر ئەوەی کە خەڵک هەوڵی بۆدا ئامانجی ڕاپەڕین هاتە دی نەخێر نهاتوێتی بە هیچ نەوەیەک خەڵک تا ئێستا داوای حەقی خۆی دەکات و ئەوەی ئەو ڕاپەڕینی کە لە ڕانی کرا لە هیچ شوێنێک نەکراوە داوای حەقی خۆی کردو بەس هیچ ئامانجێکی ناتوێت تا ئێستا خەڵک بۆ خۆشگوزەرانی ڕاپەڕینی کرد خەڵک نەیتوانی لە سایە ڕاپەڕیندا بەحەسێتەوە ناخێت تا ئێستا نەحساوەتەوە زیاتر کێشەکان زیاتر بووە و بەسەریدا کەوتۆتەوە و ناتوانێت تا ژیانەکەشی بەسەر بێ جەنابە بەژای ڕاپەڕینە کرد بەڵێ ڕاپەڕینە کرد پەشیمان نیت پەشیمان نیم بەس نەشم دەویست ئەوهای لێبێ دواوتە وەکو هاوڵاتی لەم بەرنامەدا بۆ دۆ بەجە دێڵم دواوتە و داواکاری تۆ چییە؟ گلەی تۆ چییە؟ گلەی من گلەی هەموو خەڵکە داواکاری من داواکاری هەموو خەڵکە خەڵک ئەو کەسانە کە ئێستا لەسەر حکمن و ئەوانە کە لە سای ڕاپەڕین و لە سایەی خوێنی شەهیدان و هاتوونتە سەر حکم ئاورێک لەو خەڵکە بدەنەوە بزانن زێرانی ئەو خەڵکە چۆن بەڕێوە دەچێت بیگرە لە موچەوە تا دەگاتە بچووکترین خزمەتگوزاری کە لە شارەکەدا دەکرێت. ئەمە ڕاوبۆچوونەکانی هاوڵاتیانی ڕانیە و دەڤەری ڕاپەڕین بوو سەبارەت بەو بابەتەی کە خستمانە ڕوو خەڵکی ڕانیە و دەڤەری ڕاپەڕین بۆچی ڕاپەڕینیان کرد. لە ڕابردوودا خەڵکی ڕانیە و بەشەکانی دیکەی هەرێمی کوردستان بە چەشنی ئەم کوپە چایە هێندە گەرم بوون وەکو ئەم چایە چۆن هەڵمی لێبەرز ئەبێتەوە ئەوانیش لە پەستی و لە تووڕەبوونیاندا هەڵمیان لێبەرز دەبووەوە. ئەمەجی خەڵک لەوەدا بوو لە ڕاماڵینی حکومەتی لە ناوچووی بەعزدا ئەمەجیان ئەوە بوو کە خۆشگوزەرانی بێنن بۆ خۆیان و بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵام بەڕاو بۆ چوونی هاوڵاتیان ئامانجی ڕاپەڕین دەستکەوتی ڕاپەڕین نەهاتە دی تەنها بەرپرس و مەسئولەکان لە سایەی ڕاپەڕیندا حەسانەوە و خەڵکە هەژارەکە نەیتوانی لە سایە ڕاپەڕیندا بەحەسێتەوە. ئەمە ڕاوەچوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە ڕاپەڕین و بەدەستکەوتی ڕاپەڕین کە پێیان وایە ڕاپەڕین ئامانجەکانی کە لە پێناویە خەڵک تێکۆشی دەستکەوتەکانی نەهاتە دی. خۆتان بڕیار بدەن تا چەند ئامانجەکانی ڕاپەڕین هاتە دی و ئەوەش ڕاوبۆچوونی هاوڵاتیان بوو. پەیامیم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.